لەیلا قاسمان هەیە ئەویش بە هەمان شێوەی تێک بوو لەو ژنە بوێرانی کە لە زیندانەکانی ڕژێمی بەعسا بەداخەوە لە سێدارە درا بەڵام ئەو هیچ کاتێک ئامادە نەبوو مل بۆ داواکاریەکانی دوژمن کەس بکات ئامادە بوو لە سێدارە بدرێ بەڵام ئامادە نەبوو تەسلیمی دوژمن ببێت و لە باکووری کوردستان لەیلا گۆڤەن و چەندین ژنی ترمان هەیە کە بە درێژای مێژوو خەباتی زۆریان کردو لە زیندانەکانی دەوڵەتی تورکدا لە ژێر فشار و ئەشکەنجەدا گیانیان لەدەستداوە و دواتریش دیاترین نمونەش ئەبینین شۆڕشی ڕۆژئاوای کوردستانە شۆڕشی ڕۆژئاوای کوردستانی تێک لەو ژنە بوێرانەی کە بوو بە هۆی تێکشکاندنی هێزوری داعش ئەویش هەڤاڵ ئالین میرکان بوو کە بۆ هۆی تێکشکاندنی هێزوری داعش و دواتریش ئەو ژنانە بوون بە ئەفسانەیەک نەک تەنها بۆ ژنی کورد بەڵکو بۆ هەموو ژنانی جیهان و تەنانەت هەموو پیاوانی جیهانیش ژنی کورد ئێستا بۆتە سیمبولێک و هەموو ژنانی جیهان شانازی پێوە دەکات و لەبەر ئەوە هیوادارم هەموو ساڵێک ئیتر ئێمە بتوانین مافەکانی خۆمان بەدەست بێنین لە 8 مارسە بە چالاکی جۆرا جۆر و هەموو کاتێک بەردەوام بین لە خەبات و تێکۆشان و دژی هەموو زوڵم و ستەمێک بۆستینەوە ژنی کورد بەهێزە کاتێک کە ئێمە بەهێز بووین ئەگەر من دایکێکی بەهێز بووم هەر یەکێک لە ئێمە کە دایکێکی بەهێز بووین دەتوانین بێگومان کۆمەڵگایەکی تەندروست پەروەردە بکەین و هەمووشمان دەبێت ڕوبەڕووی ئەو کەسە ئەو پیاو سالارە نەبینەوەکە هەڕێکێک لە شێوازەکان هێرش دەکەنە سەر ژنان و لەگەڵ ئەوەشا دەبێت ئێمە هەمومان هاوڕێکانمان هاوکارانمان ئاگادار بکەینەوە لە کار و خەبات و تێکۆشانی ژنان لە هەر چوار پارچەی کوردستان و لە هەموو جیهانیشدا.